چەند ئادابێکی شەیە تۆ پێویستە بەرچاو بگری بۆ ئەوەی هەم خۆت سوود ببینی و غەیری خۆت بێزار نەکەی و ئەو شوێنەی کە بۆشی دەچی لە دوای تۆ سوودی لێ ببیندرێت. یەکچە لەو خاڵانە پێویستە بەڕاستی لەو ئادابانە کە تۆ لە ماڵەوە دەردەچی هەوڵ بدە پێویستیەکانی خۆت بە شێوازێکی جوان و ڕێک و پێک تەرتیب بکە بۆ ئەوەی لەوێ محتاجی خەڵک نەبی یاخود زۆر جار هەیە بەسیترین شتێک لەگەڵ خێزانەکە دەیکەیتە کێشە کەواتە ئاگات لە شتمەکانی خۆت بێت. اینجا ئاگاشت لێ بێت چۆن ئەو ڕۆژانی کەوا تۆ بۆ سەفرە و سیاحە خۆت ئامادە دەکەیت هەر لە بانگی بەیانیەوە هەڵدەستی بۆ ئەوەی شتەکان ئامادە بکەی نوێژی بەیانی لە کات خۆیدا دەکەی ئاگات لێ بێت ڕۆژەکانی کەش ئاوا ئامادەکاری بۆ نوێژەکانت بکە و لەگەڵیشی تا کە چوویتە هەر شوێنێک حسابی ئەوە بکە ئاگات لە نوێژەکانت بێت. نوێژی نیوەڕۆت بەسەردا دێت نوێژی عەسر بەسەردا دێت زۆر خەڵکێک زیاتر دەمێنێتەوە مەغریب و عیشاشی بەسەردا دێت کەواتە ئاگات لێ بێت حافظوا على الصلوات الخمس پارێزگاری لە پێنج نوێژەکەت بکە لە کاتی خۆیدا بە جوانی بۆیە ئاگات لێ بێت یەکێ لە صیفەتی ئیمانداران ئەوانن کەوا نوێژەکانیان لە کاتی خۆیدا دەکەن و دایان پارێزن نایەڵن دەستیان بچێت بۆیە ئاگات لێ بێت نوێژەکان لە کاتی خۆیدا ئەنجام بدە و هەروەها ئەو شوێنێک کەوا تۆ دیاریت کردووە بۆی بچی با شوێنێکی مناسب بێت ئاگات لێ بێت ئەو شوێنێک کەوا بۆی دەچیت حسابی ماڵ و منداڵت بکە حسابی خێزانت بکە حسابی کوڕ و کچەکانت بکە هەم لە مەترسی لەوەی کەوا تووشی مەترسی ئاژە و دڕندە ببن هەم لە مەترسی لەبەرەوەی وڵاتەکەمان سنوورەکەمان هەمووی تەقەمەنی و چەندەها کەس لەو شوێنانە تووشی پێکان بووە و هەم خۆشت بپارێزە لەو شوێنێک کەوا بۆی دەچی با تێکەڵی و قەرەباڵغیەک نەبێت کەوا تۆ نەتوانی سەفرەی خۆت بکەی یاخود تووشی حەرام ببیت کەواتە شوێنێکی گونجاو هەڵبژێرە بۆ شوێنێکەوە بۆی دەچی با تووشی حەرام نەبیت و هەروەها ئاگات لێ بێت هەوڵ بدە ئەو کەسێک کەوا لەگەڵی دەچی هاوڵێکی چاک بێت هەوڵ بدە لە سەفەرەکەتدا لە سەفرە و سیاحەکەتدا هاوڵی چاک بۆ خۆت هەڵبژێرە تۆ دوو برا دەچی لەگەڵ ماڵ و خێزانت دەچی بەڵام ئاگات لێ بێت با کەسی خراپەکارت لەگەڵ نەبێت با بە تێکەڵاوی اختلاط نەبێت بە شێوازێک نەبێت کەوا سنوورەکانی شەرعی تێدا ببەزێندرێت کەواتە بۆیە ئاگات لێ بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا التقي هاوڵێتی کەس مەکە ئیلا کەسی ئیماندار نەبێت و با خواردنیشت نەخوا ئیلا کەسی متەقی نەبێت چونکە ئیماندار لە هاوڵێتیدا زەرد ناکەی لە حەرام دەتجێڕێتەوە وەگەر پێویستێک شتە بوو بۆ جێبەجێ دەکات و هەروەها کاتێک کە خواردنیشت دەخوات خیانەتی ماڵ و منداڵ و کچەکە دێناکات بۆیە ئاگات لێ بێت ئەو کەسە هەڵبژێرە کەوا شایستەی هاوڵێتی کردنە و هەروەها ئاگامان لێ بێت ئەو شوێنانەی کەوا ئێمە دەمانەوێت بڕۆین بۆ سەفرە و بۆ سیاحە پارێزگاری لەو شوێنە بکە کەوا بۆی دەچیت خەڵکانێک ئەلحەمدوللا خوای پەروەردگار ماڵی پێداون ئەو باخ و باخات و ڤێلای خۆی هەیە دەچێتە ئەوێ ئیسراحەتە بەڵام ئاگات لێ بێت کە تۆ دەچیتە شوێنێکی عام ئاگات لێ بێت ئەگەر کانی بێت ئەگەر کارێز بێت ئەگەر نزیک بێت لە باخ و باخات و زەوی خەڵک شوێنەکە بە پیسی بەجێ مەهێڵە چونکە هەم شتێکە مخالفەی ئیسلامە هەم لە ڕووی تەندروستیشەوە ئایا ئەگەر تۆ دوای ئەو کەسە بچیت کە پیسی کردووە چەند قسەی پێ دەڵێی کەواتە بۆیە ئاگات لێ بێت هەم ئەو شوێنێکەوە بۆی دەچیت پارێزگاری لێ بکە و هەم ئەگەڵ مڵک و ماڵی خەڵکیە باخ بێت باخات بێت زەوی وزار بێت تەلبەندێک بێت پارێزگاری لێ بکە و زیان بە خەڵک مەگەێنە کەواتە بەڵێ ئیمانداران با لە دەرچوون و سەفرە و سیاحەکانیشمان هەوڵ بدەین وەکو عیبادەت بمان بنووسرێ